لە سنووری چەمچەماڵدەیان شوێنەواری مێژووی هەن. گۆڕستانی پیریادی دەچێتە خانیەکێک لەو شوێنەوارانەی کە مێژوویکی کۆنی لە ناوچەکەدا هەیە. بەوردی ئاوڕێک بدەینەوە لە کێلی ئەم گۆڕا. هاوڵاتیانی ناوچەکە ئاماژە بۆ گۆڕستانی پیریادی دەکەن کە سەرباری کۆنی گۆڕستانەکە هیچ هاوڕێکی لێ نەدراوەتەوە. ئەم گۆڕستانە ڕەنگە زیاتر لە 600 ساڵە بێ یاخود 500 ساڵ زیاترە بێ ئەم گۆڕستانە بوونی هەیە و چەندین هزار گۆڕی تێدایەوە، خەڵکی پیاوچاکی تایە، شێخی تایە، مشایخی تایە، شەهیدی تایە، بە حکمی ئەوەی ئەگەر ئاماژەیەکی بە شوێنەکان کەی دەبینی لە چواردەوری ئەم گۆڕستانە چەندین شوێنی مێژووی هەیە وەکو لۆگەردێن، وەکو قەڵای پیریادی. ئەم قەبرستانێکی زۆر کۆنا لە قەدیمەوە ئێمە بەفکر مابێ ئەم قەبرستانە ئەختیارەکان پیریاییش ئاوایی ئەیاوت ئەم قەبرستانە گەلێک کۆنا لەوانش بەبیریان نایە. ئەجا ئەمانوێت دەوری سیم بکرێ ئەوە ئاژاڵە مەژاڵداتە نایە خۆمان مەڕمانیە مەڕی ئاوای پیریایی بەس مەڕ ئەم لاولایە و مەجموعەکەی ئەوە مەڕە درێتە نایەکەشی تەخت بوو کێ لە قەدیمەکان گەشی شکاوە ئەوە چێل نووسینی دیایە لە 1920 چەندێکەوە ئەو نەکەیە 700 ساڵە بێ ئەو نەکا بێ ئەو تاریخە تاریخ ئەو نیدیایە بەهۆی لۆگەردن و گرت خەڵاوە ئاسارە کۆنا ئەمە قەدیمیشە. بەڕای شارەزایەکی بواری مێژووش بەشێک لە شوێنەوەرەکانی چەمچەماڵ مێژوویان نادیارە بەهۆی ئەوەی کە کنە و پشکنینیان بۆ ئەنجام نەدراوە. لە سنووری چەمچەماڵە دوو گۆڕستانی زۆر سێ گۆڕستانی زۆر دێرینمانەیە. یەکێک لەوانە گۆڕستانی با بڵین ئۆسمان غەزالە، یەکێک لەوانە گۆڕستانی گوندی تلیانە، یەکێک لەوانە گۆڕستانی گوندی پیریادی. دیارە گۆڕستانی گوندی پیریادی یەکێکە لەو گۆڕستانانەی مێژوێکی دێرینی هەیە. ئەم گۆڕستانە بەهۆی ئەوەی تایسە کنە و پشکنینێکی ورد نەکراوە بزەبت مێژۆکەی ناتوانین بۆ ساڵی دیاریکەین، بەڵام ئەتوانین بڵێن ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلامی بەهۆی حکمی ئەو پێگە ئاینەی کە لە گوندی پیریادیە زیاد لە 1100 ساڵیشە بێت کە مزگەوت لەو گوندەدا دروست کراوە. خواست و داواکاری دانیشتوانی ناوچەکەیە کنە و پشکنین بۆ شوێنەوەرەکانی سنوورەکە بکرێت و ئەو گۆڕستانەش لە فەوتان و لە ناوچوون بپارێزرێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی شۆڕش.